کوردم و لە ڕێی کورد و کوردستان سەر لە پێناوم گیان لە سەردەستان. مەشخەڵێک هەڵکرا تا ئەویندارانی کوردایەتی لە دەورەی کۆ ببنەوە. ئەو مەشخەڵە گەرم و ڕووناکە شۆڕشە مەزنەکەی ئەیلول بوو. عەلی لاورانی سەوداسەری کوردایەتی و خەبات هاوڕێ لەگەڵ بنەماڵەکەی لە یەکەم قۆناغەوە دەچنە ئامێزی شۆڕش و دەبنە پێشمەرگەی ئەیلول تا ئەرکی نیشتیمانی خۆیان جێبەجێ بکەن و بەشێک لەباری ئەم بزافە ڕزگاری خوازانەیە و ئەستۆ بگرن. ئەم سەودایە بیری نەتەواتی دەستا و دەست دەکا بۆ هەموو بەرەکانی ئەم بنەماڵەیە و بە درێژای نیو سەدا ئاڵای کوردایەتی دانانێ. من ناوم علی عەبدولمحەمەد لاورانی لە زمناکۆ لە دایک بووم دانیشتووی ڕۆڵە لە دڕۆڵە هاتکین لە مزران لەوێ ئەرجێکمان سندگە ڕووینە عێراق لە عێراق ڕووینە زمناکۆ دارمانە سووتانەمان کڕۆ خەڵک زۆمان فڕۆشت بنێشیشمان هەرە کرد کەش بووە چی بۆیە بنێشمانە کرد و هێدرا کاسبی بوردە کاسبیمان هەرە کرد و کەم تا کورد فقط عرض و هینەکەمان نەبوو تەنەعات بکەین و تراوە ژیانێکی سەختمانە وردە سەر بەگەکان و ئەو قێخادێک دەزڕگەکان و ئەمانە حیزبێکیان دروست کرد و تر پێشمەرگە وا تەبلیغات ڕووە گوێ بووە پێشمەرگە بە کوردایەتی ئەوتیان ئیتر ئەمەش پێشمەرگە مەلام سەفا هات کەسەوە پێشمەرگە هەرچی کوردە خۆی نەیەگردە ڕوویە و پێشمەرگە فازڵ تاڵەبانی باجی کردم من ڕوویمتم نایکەم تی بۆ وتم بەخوا ناوە نازانم نانە خۆرنەوە هەرچێ لە کەلوێرێک و هەرچێ لە کەلوێرێک ئەو نانە چۆنە خوڕێەوە بۆم بۆ چی بکەم پێشمەرگە چییە تا ماوە تقریبا دووسێ مانگی پێش و بینام بەرزانی چی گرۆیەکی پختە و ڕێکن ئانجا بوومە پێشمەرگە ڕیمە بوومە پێشمەرگە هەتا ماوەی و ماوە دووە لێ لە زمناکۆ بوومە پێشمەرگە لێ ئەڕوونە برسەتەک لە سەرتەک بدەینە بێلولە تقریبا دەوری 3 ساڵ لە بێلولەوی بنەماڵەی لاورانی ئەو دەمەی کەچەکی پێشمەرگایەتیان کردەشان بوونە هێز و گوڕێکی تایبەتی بۆ جەستەی شۆڕش لە هەر شوێنێک پێویست بووایە لەوێ ئامادە دەبوون و بنکەی خەباتیان سەرانسەری باشووری کوردستان بوو. ئەوان هێزێکی قارەمان و خۆنەویست بوون کە تەنیا بیریان لە چۆکدادان بە دژمن دەکردەوە. لە سەرتەک بۆ شەڕ هەتا کێشایە ملەی سەرتەک و بڕە هەتاکی ڕوویە گەرمەک بووە شەڕ یەکسەر جاش و جێش ئەوێ گرت و لێیان دانن وتر ئەشعار نێن هەنۆ نەبووە پێشمەرگە چەکی هەڵگرت و تایان دانێ لێیان دان فڕاندنیان کردیانەوە مەیانە لە مەیان ئەو ژوورە ئەسکەریە نەیەتوانی تەکان بخوات و بێت جاشە نەیەتوانی بێت هەموومانی تر بەخۆی پێشمەرگە یەکی کرد حەتا ڕوێ بێلولەی تر ئاخری بەمۆت لە ئەوەڵیوە تا ئاخری بەمۆت نییە پرە تووریات بووە پێشمەرگە گرتی مەقەرمان لە هانەژاڵە بوو مەقەرمان لە بێهین سەرتەک بوو لە زمناکۆ بوو ئیتر پاژا پێشمەرگە پاژا گرتی تەواوی تر بۆ حکومەت نییە لە هەموو شوێنەکان گرتی و دامەزرا تەوێڵە و بیارە و هەرەمی گیریا ئیتر دەسەڵاتی نەما کەوتە تۆپ تەقاندن ئەوسا تۆپی نێ تەقان کەوتە تۆپ تەقاندن هەر ڕۆژە 60 و 70 و 80 تۆپی پێوەنیای گۆڕەت لە 3 لاوە هجوومیان کرد بۆمان شکاندنمانەوە ڕوونەوە ملی ڕەواندزا ئەی خۆ بکەن نامبارکەکەی هجوومیان هاوردە هەمجار لێماندان ڕوونەوە ڕووی هینا یاڵ و ئەڕوونەوە و دەیان نەهات ئیتر هەر لێینە بەخوا ئیتر ئەو شەڕە لێکردمانی تر هەڵسان جێوەجێ بووین جێوەجێ بین ڕووینە گەری ئەمەراغ
لە گەروی عماراغی لە دوو شوێن هجومی کرد بۆمان لێماندان شکاندنمانەوە مەعسکەرێکی هینی تیاونی شرتە ئەیشمان کرد ئیبادەمان کرد ئیتر خەریک و ئاوایە پێ هایتر ئەمە ئیجازەمان تەواو بوو 50 شەو لێوینە ئیجازەمان تەواو بوو هاتینەوە بۆ ماڵ عمری من 11 ساڵ و گەشتوم پێ کردە وەیەکی چۆوین لە جەژنەگەی یەکسەر لە جەژنەگەی تر بارمان کردوم شەڕە ڕێکی گرتین و ناڕەحەت لە زەمانەی شای یەکسەر ڕینە زمناکۆ فری پێ نەسووتیان وەڵا مەرام سەفا هاتوو مەرام سەفا هاتۆ و جەماعەتێکی فرەوەی زۆر و زەبەنەی ئاورد و ئیتر گشتمان وەخت و لە خۆشیان نەشاو بووینەوە ئەمان هەر نەون لە ماڵە عەسڵەن هەتاکینەی شۆڕە چورتێکی نەدا ڕوویان نەکردۆ ماڵ ئەم عەلی نەو لە ماڵە چی پێشمەرگە دەمی نیا سەردەمی یەک هات چی هات حەوتیان ئاو 4 کونە ئاوم خاڵی کرد هێشتران تەواو نەو تم دانیشتن مەترسن بێژن تەنیاس و ناتوانێ نانما بۆ خاسکە بەخوا نان خازەکەم بۆ گشتە قازانە یا پەراخم پێچاگەسۆ ئەو کەنیشکمە ئیستاتە ئێلی ژنی ئازادە هەر لە بەرۆ سەبوونیان کردە بەیانی یەک فەردە نیشتگم پێ و ئەم هەمگەخ یا پەراخە بردگمە هەر لە بەر خاتری کوردایەتی یعنی ئەوەنە دڵمی سێچەوم کوردی خۆشە گیان و ڕۆحم تەکی کووردا ئیسەیسە کوردایەتی ئازادیە ئەگەر تۆ کورد حەق بە و حەقی خۆی وەربگرێ و بێڵن و ڕێک و پێک و سەر بگرێ و ئەم هەراو بەزمە نەکەیت لە ناو بەینیانە تۆ لە شا خۆشی ترت ئەمە کاتی هاتینەوە لە لاوران ئەم ڕسمی هاورد هەمەی کاگە هەمە ساڵە وتی ئەیناسی وتم نا تی بەخواوە نیەکەی خۆتە ئەمە ڕسمەکەی خۆتە گرتکتە ئەو کاتە ڕوودین بۆ ئێران گرتکتە ئەمە ڕسمەکەی خۆتە بەل لێ بڕێن بۆ ئێران گرتیمە خەریکی ڕاوماسیمانە کردو فەلاحەتمانە کردو جوانم هەن خێم و لای تفەنگتەقاندنەوە تر و لای حیشۆنەوە خۆناواریم نەو کوردایەتی و هەستی بێگەردی نیشتیمانپەروەری لە بنەماڵی لاورانیدا وەها بنچیدا کوتاوە کە بە هیچ تۆف و تەرزەیەک لە بن نایە ئەمەش ئاکامی پەروەردەیەکی نەتەوەییە کە عەلی خەباتکار سەرەڕای سەرقاڵی بە شۆڕشەوە لە بیری نەکردووە و منداڵەکانیشی بە بیری شۆڕژگێڕانە گۆچ کردووە خۆڕەی بیری ئازادیخوازی وەک ڕووباری بەهاژەی کوردستان لە دڵی ئەواندا نابڕێتەوە و خەیاڵیان تاوێک لە خەبات دانابڕێ حەقش ساڵ وەختە تەسبی هەڵەوجە کریا بابم و حکمەتیان گرتو من و دایکم و جەماعەت ژمشتووە خانەوادەیان گیرا و چوون بۆ دەری زیندان بۆ هەڵەبجە ئەوزە لای سەرا هەرچی دایکم ئەوان لە لاڵیان و لە عەسکەرەکان نایانە هێش بچنە ناو مش فرسەت ئیستفادەم کرد ئەوان خەمی قسایانە کرد من لەژێر باڵی عەسکەرەکانە چوومە ناو هەر چوومە ناو قژ هەڵی گرتم بە قژ هەڵی گرتم لە دوورە باوکم و حکمەتم بینا کە بینام یەکسرە زەوقم کرد بە قژ هاوردمە دەر پێکەنی وتم دای باوکم و حکمەت ساقن هیچیان لێ نەقۆمیاوان لێرە ئەو لە حزە فرە خۆش بووم یێشەکەم لە بیر چووە واقعان ساتە بیرەکەمەوە ئەتوان بێژم جوزی خۆشترین خاترم و لە لایکش و ناخۆشترینیش و پێشمەرگایەتی یعنی کوردایەتی دفاعی لە حەقی خۆتە بەڵام حەزم نەکرد حکمەت وەختی ئەچووە بۆ مەسەڵەن چووە بۆ واجب و ئەمانە حەزم نەکرد لە خۆی حسێ پێ وتم ئەچووە ئیتر نایەتەوە کە ئەچێ ئیتر نایەتەوە چون یەک جار بینام و برینداری ئەو وەختم هەرگیز لەبیر ناچێت
کە شەڕی داعش بمانەوێ دایم ئەترسم هەمیشە ئەترسم لەلایەکۆ خۆشە ئەزانی بۆچی خەریکن واقع بەس بۆ خانەوادەیش ناخۆشە ئەوی شەڕێکی ناحەق پێشمەرگەیش هەرواسەر کە تێکیا شەڕەکە گشتی ناحەقیەوە نەزەری من مەسەلەن پێشمەرگەیژی چی نەزەری من خۆ ناڕات بۆ کاری خراپ شەڕی پێفرۆشن واقعەن لە بیرم تێن لە زمناکۆ بووین ماڵمان لەوێ بوو جێشی عێراقی هجوومی کرد لە دەرۆنی خانەوە هات بۆ سەر شاخی زمناکۆ منیش مناڵ بووم نەمەزانی شۆڕشە یان ئەم عەسکەریە بۆچی هجوومی کردووە هاتووە بۆیە و تایارە هاتن قەسفیەکردن کە تایارەکە قەسفیانەکردن پێیەکەنیم نەمەزانی چییە مەسەلە تا ماوەیەک لەوێ ئێمە ماینەوە دوای ئەو ماوەیە لەبەر خاتری کەەوە کە لە دەربەنیخان و نزیک و جێشی عێراقی هجوومیەکرد مەرەتەب ئەشکیا و هەم هجوومی ئەکردەوە ئێمە نەماتوانی لەوێ دانیشین کۆچمان کرد هاتینەوە بۆ لاوران لە لاوران ئیتر ماوەیەکی زۆر ماینەوە و شۆڕش دەسەڵاتێکی باشی گرتە دەست و زۆربەی مەناتیقی کوردستان لەژێر کۆنتڕۆڵی ئەوان نابوو لەنی پێشمەرگا و پێشمەرگە ڕۆژ بە ڕۆژ توڕەقی ئەکرد و ڕۆژ بە ڕۆژ مەناتیقی گرتە دەست و ئەو حزبی بەعەز پاشەکشەیە کرد تەواو بوو مفاوەزاتەکە و شەڕ دروست بووە من لەو کاتە ئایتر پێشمەرگە بووم و لە لای مامەم جەلال لاورانی بوو لەو کاتە هاتینۆ لە ئەم نواری نووری حەلا و ئەمانە شەید بوون و هاتینۆ جارێ پێشمەرگە خۆی دوودڵ بوو ڕێوناو لە هەڵەبجە نە بەرخەو نە هیچ گڵۆپیا دروستکێنێ هیچیان نەمان ئەمان باریان کرد هاتن واکە بۆ ئێران و لەمە لاوران تەنیا من و تاقی تەنیا ماگم وتم ناڕۆم بۆ ئێران عاقبەت چینەکەی نەیفایدەی نییە با لە یەک نەوڕین بی بارم کردم گەیمە ئەوان لەم سەریاس هاتنی ئەم سەریاس لەم سەریاسە پشکوتیریان کردین حرەکێ بۆ مەملەکەتێ إلا منطقة كرديتي أنا أما النهار موغان شهر سالنا موغانين دواي شهر سالة كيت الإجازة عندنا بو شهر برون بارمان كرهاتينو باوا دواي شهر سالة كي عبد الله بتروشي هاتو ناي چند کسی که هاود و بعض پاره‌ای هاود دایو اما يجي مانده روینو ایتر دامزرین العراق ئەم پێشمەرگە دێرینە ئێستا زۆربەی کاتەکانی لە ماڵەوە و بە هاونشینی لەگەڵ خزم و دۆست و کەسوکاری بەسەر دەبات و بیرەوەریەکانی خەبات دەکەنە شەوچەری شەوانیان. بەشداری عەلی لە شۆڕشدا هۆکارێک بە بۆ ئەوەی کە زۆربەی کەسوکارەکەشی ڕوو لەو ڕێچکەیە بکەن و تێکەڵ بە بواری کوردایەتی بن. مەحیەدین ئیبرای یەک لەو کەسانەیە کە بە هاوشانی خۆی هەر لە دەستپێکی شۆڕشی ئەیلولەوە تا کۆتایی شۆڕشی گوڵان بەردەوام بووە لە پێشمەرگایەتی. ئێوە چونکە برای گەورەیەمە و سەرپەرسی ئەمەیە کردگشتمان کاوجەلانی من و ئێمە هەرسێمە هەروەکوون براتیشمان بوو منای دایکی ئەوی حاجی ئەحمەد ئەویش هەر لەگەڵی هەماوگە ئەویش هەر پێشمەرگە و شیعری هەمە ئەوە بووە نامەمان نووسیوە حتا ئیسلامین ئێمە نەماوتووە بسم الله الرحمن الرحیم وتومانە کوردستان یا نەمان یا هەمە نەمێنین یا کوردستان ئەوێ ئەو جوانانیشە چاو لەوە بکەن
ئەوێ ئەو جوانە نەنوارن بۆ ماڵی دنیا و بۆ بازێ چت خەوەی قەدری شەیدان بزان ئەو شەیدانەوە لە خوان و یانە نەوەگەم خوان شەیدکەن ئەوانە زەحمەت ئەکێشن بۆ کورد ئەوەڵ لە بەرخاتی کوردستان دووهەم هە لە بەرخاتی کوردستان سێهەم هە لە بەرخاتی کوردستان چوارهەم هەرکە لەو خاکە دیپا نەکا نە موسڵمانە نە کوردیش ئەبێ لەم خاکی خۆمانە دیپا لە خۆمانەکە تورکی قسەیەکەوە ئاو ئەوە کوردی بۆ کەلیمەیە قسە ناکردی ئەختیاژەوە کورد نەدارم نییە ئیسا وەختێکە تۆ تەماشا ئەەکەی کوردایەتی ئەوێ وابی کەی ملەتەکە لێی ڕازی بێ ئەلعان تۆ تەماشەکە هەر ملەتێ وە پێشمەرگانە ناڕازی و خوێنەی ڕێژن ئەو خوێنەی ڕێژن و ئەمان ئەوە کورد نییەن پێشمەرگە لە ئەوە تازە دروست بوو پێشمەرگەی گوڵان مامەم لە هەورامان بوو پێشمەرگە بوو لەوێ هێزێکیان بۆ کردو لە هەورامان بە ناوی هێزی سیروان و ئەو ئامر هێز بوو کاکبەرێتی جوانڕۆی جێگری بوو هاتنە نووەر لە نووەر خەبەریان بۆ من نارد کە بازێ نان و چایمان بۆ بێنن منش پڕی جێبێک نان و مریشک و وەسیلەم بۆ برن چوومە نووەرە نایە لەوێ قەرار بوو دانیشتن تا عەسر بگەڕێمەوە دای لەسەرم وتم من نایەم و ناڕۆمە تازە هەر حەزمێ پێشمەرگایەتی و ناڕۆمەوە مامەشتم تۆ بڕۆتەوە لە ماڵە لە داخلا یارمەتی ئەمە بەی باشترە لەوەی کە بم کەژۆ لەگەڵمان ناویت ئیسرارم کردوتم وەڵای ناڕۆمەوە بڕنەوێکی درێژیان هاوردیان پێم تەنیا بڕنەوە درێژە بووە وەختار هەمووی بڕنەوە بوو بڕنەوی درێژ سیلاحی ڕێزیان کەم تیا بوو مامەجەڵام خۆی جێرسیەکی پێ بوو کاکبەردون کەڵشکۆفی و کاک شەید بەیازیش ئاربیکەیەک سیلاحی ڕێزی ئەو هێزی تیروانە ئەوە بوو هەمووی بڕنەوە و بڕنەوی کوڵ پشتەوە پێ وەسەد وەمانە بوو هاتین بۆ دڕێمی لە دڕێمی مقڕیان دانیا بۆ ماوەی 2 ساڵێک لە دەوروبەر دڕێمی بووین دوایەوەی کە وردە قواتمان زیاو بوو هاتینە چناری لای لاوران بینێک لیان ماینە قواتمان چوو بۆ 180 نەفەر هێزێک 180 نەفەر ئەو وەختە زۆر چون پێشمەرگە زۆر کەم بوو دوای هاتینە ناو ئاوای لاوران لێ مقڕمان دانیان لە ئاوای لاوران تقریبا ساڵێ ماینەوە هاتینە پشقڵای شەمێران دوایەوە وتیان ئەبێ بچن بۆ منتەقەی شارباژێر و چوارتایەوە هێزی سیروان چون بۆ منتەقەی شارباژێر مەسافێکی زۆر ماینەوە لە منتەقەی شارباژێر تا ئەو حەدێکی ئەو ئیشە ئەوان ڕایان سپار بە ئێمە تەواو بوو ئیشەکەوتیان بگەڕێنەوە بۆ منتەقەی دڵف لە تیەما باران هەمان ڕوین بۆ بڕۆین بۆ چناری ڕوین گەینە گوێی سیروان چیر و سیروان هاتگە کاورە هاوتی ئەی ماڵی وێران و بەڵام زەرمەت لە دەوری هەڵەوجە هەمە فەرەجە حاجی مەحمومان لێلا و بۆ زیقمان پێەکەیتی بۆ زیقمان پێەکەم هەڵەوجە هیچی نەما شیمیایی لێدا تاعات قرتەی لێ بڕی ڕوینە نوارڕین یاخوا نەیبینی هەر ژنە سەری ئاوسیاگە و لە چی ئاوغان بووگە و هەر پیاگە لە چی ئاوغان و گەیژە خەوەری مناڵەکانی منە نییە و ئەوێ دەرچووگەیشە کەوتکەم لیەکاوە هین کەوتێ دوو دانە تەیارە هاتم دای لە خەستەخانە شیمیایی دوو دانە ڕێک دایان لە شیمیایی خەرقیان کرد لە شیمیایی ئیتر گشتی چەنم کەوتۆ ملیەکە هەر هەمی تەپیوە یەک ژن و پیاگ مناڵ خاچ و خراو ئەنەی بە قاچەکەی هاتە دەر ئەنێ باڵی باڵەکەی هاتە دەر لە ئاخریا تا بارانەکە باری و تا هەفتەی خاص و لێودا تر بارانەکە وشتی کرد هەر هەمی تەپیە یەک خۆی زانە ناپال بێت دای لە جادەی ئەڕوا بۆ ئاوەی لێ ئۆنەم خانگێ زیاتر چاڵ کرد و هەتا هەوردمانە سەر ئۆنە جەنازەمان پێخسکی هەر لە بەرۆ پۆش شۆفڵ خۆی یەداوملا لە پاش شەهیدبوونی هەڵەبجە و داڕژانی بۆمبی کیمیایی بەسەرەوە شارەدا کاک عەلی و بنەماڵەکەی و ژمارەیەک لە لاورانیەکان ئاو دیوی سنوور بوون و ئەم جارە بە یەکجاری لە ڕۆژهەڵات نیشتەجێ بوون بەڵام زۆریشیان هەر لە باشوورمانەوە و تا ئێستاش بەردەوامن لە خەبات و پێشمەرگایەتی سەرچەڵ برازای خاڵە عەلی لەو گەنجانەیە
کە لە باشوورە بۆ درێژەدان بە ڕێبازی کوردایەتی کە دابی بنەماڵەکەیەتی ئێستاش پێشمەرگەیە. عليكم السلام سر سوديان شوني بابا عليكم السلام وسر شاوة كم بابا خاص شكر يا ربي خوالا سروي وخاطري قولي خوي قيام ودنيا هو نخوشي شم خوشومو والله ما نسينا ممنوني زور سباز والله الحمد لله شكرا باش باشي نمثل ان شاء الله اثبت لي توبي وهل دعاء ان شاء الله زوري نما برو سركوتنو ان شاء الله انا بخوال قوله برو سركوتني اساسيات بالمهم اوي ان شاء الله اخويا وبدري او احترام بابا سرسول السلام عليك سلام مامو صحة واحوال بابا يان شوني باشي دمو باس احوال باشي شكر عليكم السلام ورحمة الله عزيزي زور سباز مامو خلي متعنت سلام معني احترام معني ابو قوروب شوكو دستان ما شكري خالي متعنت ان شاء الله هر بدلي يوا بيو ان شاء الله اسوي روناكي زوري نما برو سركوتنو ان شاء الله ان شاء الله ان شاء الله ان شاء الله لا فشتي خوا الله كومك ثاني بابا الله كومك ثاني با الله شويج لالا كم نقبيجي بخواتو ترقدم سرحل محرم قشت عندن كدن كهاورك ما اخواجم جلال نسوتين جرقي فيري جلال الله عيبتان كينا خير او الرقيق تشبكن او الرقيق كبراسي بويا قاعد ولا باوكو بابيرو بوبان ماوتو تسر الربازة ببروين وان شاء الله الحمد لله وشكرتايتش نية فترة يما براسي نبو مالي كذب خوين نبو اويش زرب لكذب انتنا دفاع لو ملتو خاكو او ولاتي خبانا كينو ان شاء الله خواهش او معناها القسم عن راس خواهش الله يترهم يمانا الخواس ئەمڕۆ سمە لە مۆغان گیریا بۆ کرێکاریە تیان بوێ سەدانێکی تورگەتامە ڕسمتان بگرین با هەر بێ بۆ یادگاری دانێترەوە لە ناوێجە ئەو ڕەنینە یەکیان حەمەلا و ئامۆزاگی عەلیە و یەکێکیان ڕۆسە ئامۆزاگمە یەکیان کاکە ڕۆسەس و یەکێکیان کوڕی نوریبەگە و نوریبەگ خۆیەتی و کوڕی خەفاروەک یەکیان بەهجەتە و نە حمامێکمان بوو نە شوێنێکمان بوو نوێژێکی تیا بکەین نە هیچ حەو ماڵ لە قوژبنێکی قوژبنی بچکە لە بچکەلاوی دانێ عەید و بارام هاتوو بۆ ئەم پێشمەرگاییە مسکرە ناڕەحەتم بۆ بارام هەرچی لە منۆم زانێژیە بارام هاتۆ تی عەیدی مەبارەک تم ها هەر جاژنێ ئەوماڵ مانوژنێکی فەرەخاس و ژدیمە لە ئینی نورەینی سەید نوری بەگو تی کورە براژن وێژێ چی وێژە عەید و مەبارەک بۆ هەرکە ئیشم کردووێ سەرۆزیاوی داگمێ تێ دەست و دەم پاکە ئینسانێکی ڕێک و پێکە نوێژگەرە ئەردیوە خزمەتەکەم ئیشی خراوم نەکردوێ ئیشێکم نەکرێ خەڵقاڵم لێ بکە های فڵانەکە زۆ هاسە هەتا بەرگەریچم لە خەڵک کردوێ نەمهێشکە ئیسلامیان برسیانوێ نەمهێشکە ڕێم کرێکاریم کردووە کۆڵبەریم کردووە نەمهێشکە برسیان بێ و قەرزاریش بوون هەتا ئەم ڕادە ئیستا ئیستا خوا گەورەش من ئاوەتە خوازم کوردەکانی عێراق دەستکەنەوە ملی یەک وەکو برا دژمن زبەردیان پێ نەوە هەتا یەکێکون کە هەموو کەس چەپۆکە سەرایانەدا بڵاوی لێ بکەن فەقەت دەستکەنە ملی یەک شێر ناوێرە نزیکیان بێتەوە کوردی ڕاستەقینە هەرگیز هەرگیز ناڕەوە هێرا هەرگیز برای خۆی پشت نا لە عەرز بۆ خەڵک ئەگەرەی برایتان بێ ئەتوانن شت بکەن برایتان هەر کلکەتان پێوەکەن ئەنەمە چەند ساڵە کورد ئیسا هەلی دەستکەوتکە ئیسا خەریکە ئەی فەوتێنێ 75 ساڵە کورد سەورە ئەکا ئەیگەێنێ نەختی خۆی و لەرا کورد هەیەکێتر چیڵکەیەکی تێشکێنێ هەرێکێکەوێ پەڕێکی